قوربانیان سڵاو لێ بێت لەبارەی کەنگرەوە بینم زۆر ینی لە بازاڕەکاندا بڵاو بۆتەوە لە کەیەوە پێیا بۆ و هەتاوەکو کەی شەخەیانێک بەرهەمی کەنگر لە مانجی سێ ینی زۆر دەبی لە مانجی سێ زۆر دەبی هەتا دەگاتە تقریبا 15 دەمینێ ئەزە مەرحەلە شوێنەکان یان جێی دەگۆستەوە هەندە جێ پیر دەبی هەندە جێ تازە پێڕادەگا ینی دوو مانگونی و احتیاتی خۆی هەیە لە بازاڕ نرخی ئێستا لە دوی بگرێ هەتا دەگاتە 3000 ئەزە باش خراپ دەزانێ ئەڵانە کۆمەوە 2 بە 5 دەفرێشێ عالەن چ دیار نییە نازم ئەگەر زۆر بێتە بازاری ناعیلازدا دەبەزێ دیستەکە باشە لەبارەی ئەوەی کە بۆ شوێنەکان لەبارەی هەم پێگەیشتن و هەم شێوازی کنگر و یعنی جۆر و بابەتەکەیان لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە فەرقەکە بۆ نمونە لە هەولێر فەرقەکە لەگەڵ پارێزگای سلێمانیە و منتیقەکانیەویە پێگەیشتنەکەی ئەوە جاری لای گەرمیان ڕادەست پێ دەکاتن دوایە لۆ لە چستانەکان هەردەکشێ چکوی گەرمیان پیر دەبی ئیشستانەکان دایم شیرنتر و خۆشترە و ئیبن بەفرێ و ینی باشترین زۆری کنگرە ئەتوانین بڵین لەکوێیە شستانەکانە باری بە شستانەکانش گەلە کەم دیارعان شێوە ڕۆژانە خۆتان ئەچنە شاخەکان کەنگرەکان یاخودەوەی هەر فرۆشیان و بۆتان ناوەڵە بەس فرۆشیان لە بۆمان دێ لە گومرجی دەینێ باری هەر هەمووی بەعام لە گومرگا لە بەرهەمە ژیایەکان بەس کەنگرە ئیمە بەس کەنگرە گەنا هەمووچی ئەو دوو مانگێتەوە دەبێ ئەوجە دەچینە سە مەوسمەکان بە جێرەی مەوسمی خۆی ئەوە ترێ ئەو هەنارە ئەو نەعشتانە هەتای 15 تیادی خۆی هەیە لە پاشان ئەگە هەش بیتن خەرک تموعیلۆ نییە هەولێر کەنگری هەولێر بێت منتیقەکانی هەولێر لەکەیەوە دەست پێ کردووە کەنگری هەولێر کما یان خۆ بە دەگمە دێتە گومرجی لەبەرەوەی لای مەخموری دەردەچیتن ئەو لۆ لای بەڕانەتی و ئەو لای دەچین ئەگەنا لۆ هاتنی ناو ئێرکانە کما و کما یعنی زیاتر گەرمیان و چستانەکان ئەبە ناو بانگە ئی هەولێرێ کما هەولێر کەمە